لە بندێ و یەکێکی لە بن نایە. سەفین 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 لە بندێ و یەکێکی لە بن نایە. مەرحەباتان لێبێ هەواڵان. هەواڵان سڵاوێکی پێشمەرگانەتان لێبێ. شانازیێکی گەورەیە ئەمڕۆ خۆم و هەواڵەکانم لە بەردەم ئێوەی تێکۆشەر، ئێوەی داینەمۆی هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان، ئێوەمانان کە هەموو تەمەنی خۆتان لە پێناو ئەزمونە و لە پێناو ڕێبازەکەی یەکێتی نیشتمانی کوردستان سەرف کردووە. ئەمەی کە ئێستا ئێمە دەیبینین ئەمە لە ڕەنج و ماندووبوونی ئێوەی دەبینین. بۆیە خۆشحاڵم شانازیێکی گەورەیە کە ئەمڕۆ ئێمە لە بەردەم ئێوەی خۆشەویستە ئامادەین گفتوگۆیەکی یەکێتیانە پێشمەرگانە لەسەر کۆی بارودۆخی هەرێمی کوردستان و بارودۆخی سیاسی و وەزعی ناوخۆی یەکێتی دوای کۆنگرەی 4 ئەنجام بدەین. خۆتان ئەزانن چەندین ساڵی پڕکێشمەکێشمان بەڕێکردێمە
ئێش و ئازارەکانی ناکۆچیەکانی نێوێکێتی بۆ ئێوە لە هەموو کەسێک پڕ لە ئازارتر بچووکە ئێوە ڕەنجتان داوە لە پێناوم حیزبە. ئێوە ڕەنجتان داوە لە پێناوم حیزبە و هەموو تەمەنی خۆتان لەم ڕێبازە سەرف کردە. بۆیە من دڵنیام ئەم دە 12 ساڵی ڕابردوو دە 12 ساڵی پڕ ئازار ناخی ئێوەی دەهەژان هەموو جارێکتان دەتان بینی یەکێتی ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەدا یاخود ناکۆچی هەیە ناو ڕێزەکانی یەکێتی یاخود لە هەڵبژاردنێک دەنگەکانی یەکێتی کەم دەکات. بەڵام خۆشبەختانە بە پشت و پەنای ئێوە بە کۆڵنەدانی ئێوەمانان کە وەکو قەڵایەک هەمیشە لەم دە 12 ساڵی ڕابردوو هەر کاتێک یەکێتی تووشی کێشە و گیر و گرفت و شکستێک دەبووە ئێوەمانان کە وەکو قەڵایەک لە پشتی حیزبەکەتان حیزبی شەیدان وەستا بوون تا ئەو کاتەی گەیانتانە کۆنگرەی چوارەم و ئەم پێم وایە قۆناغی نوێبوونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەمەوە لەمڕۆوە لە دوێنێەوە کە ئێمە تەشریفمانێناوە بۆ خزمەت ئێوە لێرە لە شاری قەڵاو منارە یەکەم هەنگاوی ئەو نوێبوونەوە لێرەوە دەست پێەکە. ڕاستە من باسم کرد کێشمەکێشمان زۆر بووە بەڵام بەسلی کۆنگرە زۆر قرس بوو. ئەگەر وورەی پۆڵایینی ئێوەمانان نەبا کادرە دڵسۆزەکان پێشبەرگە دێرینەکان کە هەمیشە دمانتان دەگرت لە ناو مەکتەبی سیاسی و داواتان لێ دەکردین کە ئەم یەکێتیە جوانە باچی تر بەم شێوازە نەبینین، داواتان لێ دەکردین کە یەک ڕیز بین. ئەوە وورەی پۆڵایینی ئێوە بوو، ئەو زەختانە بوو کە ئێوە لە ئێمەمانانتان کرد لەسەرەوە کە وا بکەین بە خۆمان دابچینەوە و لە هەڵەکانی ڕابردوومان فێر بین و چیتر مەسلحەتی شەخسی نەخینە پێش مەسلحەتی ئەم حیزبە جوانەی کە هەزاران شەهیدی بەخشیوە لە پێناو ئازادی ڕزگاری ئەم وڵاتە. من بە دەستکەوتی ئێوەی دەزانم ئەم کۆنگرەی چوارە هەواڵان دڵنیام ئێوە نەبان ئێمە ئێستا کۆنگرەمان نەکرد بوو و وردە وردەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو پوکانەوەیەکی زیاتر دەڕۆیشت. بۆیە من لێرە لە ناخی دڵمەوە یەکەم کەس سوپاسی ئێوەمانان دەکەم کە پۆڵە ئاسا لە پشتی حیزبەکەتانەوە وەستان و یەکێتیتان لە قۆناغێکی زۆر مەترسیدارەوە پەڕاندەوە بۆ قۆناغێکی پڕ لە ئاوات بۆ داهاتوو. دیارە ئێمە کۆنگرەمان بەس کۆنگرەکەمان لەوانەیە پڕ بێکێشەش نەبوو بێ و هەموو ئامانجەکانی ئێمەی نەپێکا بێ هەواڵان، بەڵام یەکێتی لە قۆناغێکی مەترسیدارەوە گەیاندە قۆناغێکی تر. واتە ئەوەی کە لێی دەترساین خوا نەخواستە لە ناو کۆنگرە ئێمە تێک بشکێین یاخود ئەوەی کە دوژمنەکانمان گرێویان لەسەر کردبوو کە لە ناو کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لێک دەترازێ و پارچە پارچە دەبێ ئەو خەونەمان بۆ یەکجاری لەگۆڕنا دڵنیاتان دەکەم. و واجبی سەرشانی ئێمەیە کە بە پاڵپشتی ئێوە هاتوونێتە سەرەوە و بەرپرسیارەتی ئەم قۆناغە هەستیارەی یەکێتی نیشتیمانی کوردستانمان وەرگرتووە کە یەکێتی بکەینەوە ئەو یەکێتیەی هەنگاو بە هەنگاو، ئەو یەکێتیەی کە ئێوە شەوانە ئاواتی پێوە دەخوازن، ئەو یەکێتیەی کە ئێوە هەموو تەمەنتان لە پێناوی سەرف کرد. ئەوە واجبی ئێمەیە. حەق وایە ئێمە لەژێر چاودێری وردی ئێوە دابین چکە من ئێوە بە دڵسۆزترین کەسەکانی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانم. ئێوە لە ئێمەمانان دڵسۆزترن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چکە ڕۆژێک لە ڕۆژان لاتان نەدا لەو ڕێبازە پیرۆزەوە هەموو تەمەنی خۆتان لە پێناو سەرف کرد و کەمترین ئیمتیازتان وەرگرتووە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان. من ئەوە دەزانم. بۆیە من ئێوە بە دڵسۆز یەکێتی دەزانم کە چاودێرمان بن بۆی ئێمەش تووشی هەڵەی هەواڵەکانمان لە ڕابردوو نەبین، بۆی لە خۆ بایی نەبین، بۆی خزمەتکاری میلەتەکەمان بین ئەوەی کە یەکێتی فێری کردووی. لە پشتی مێز و کورسیەکانمانەوە دانەنیشین و چاوەڕوان بکەین خەڵک بێتە خزمەتی ئێمە. وتەکانی مام جەلال کە دەیگوت بگەڕێنەوە بە خانوە قوڕەکان بە فعلی ئێمە بگەڕێنەوە خانوە قوڕەکان لە کوچە و کۆڵانەکان بین، سەردانی ماڵە شەهید و پێشبەرگەی دێرین بکەین، سەردانی لادێکان بکەین، ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان نانمان نەبوو بیخۆین ئەوان نان و ئاویان دەداینێ ئەوانەمان لەبیر نەچێ. ئینسان ڕابردووی خۆی لەبیر بچێ قەت بۆ داهاتوو ناتوانێت سەرکەوتوو بێ. بەڵام ئێوە دەتوانن چاودێر بن بەسەر ئیش و کارمانەوە. خۆ ئێمە کۆنگرەمان لە پێشە 3 ساڵی تر دەتوانن لەوێ سزامان بدەن. ئەگەر ئیشی باشمان کردبوو ئەوە دەستخۆشیمان لێ مەکەن چکە واجبی سەرشانمانە خزمەتی ئەم حیزبە و خزمەتی ئەم میلەتە بکەین. بەڵام حەق وایە ئەگەر ئیشی باشمان نەکردبوو بڵێن ڕووتان ڕەش بێ ئێوە ئەوە نەبوون کە ئێمە متمانەمان پێبەخشین، ئێوە واتاندا کە یەکێتی ڕاست بکەنەوە یەکێتی بکەنەوە یەکێتەکەی جاران، بەڵام ئەوە دەبینین یەکێتی خوا نەخواستە پاشەکشەی کردووە. ئێوە چاودێر بن بە سەرمانەوە
بۆی ئێمە لە خۆمان باین نەبین چونکە ئینسان ئینسانە کە کەوتە ئیش و کار جاری وایە لە خۆی دەگۆڕێ ئێمە زۆرمان لە ڕابردوو لە خۆمان گەڕاین بۆیە ئەم حیزبەمان گەیاندە ئەمڕۆ بۆ ئێمە ئێستاش بۆ ئەم خۆناغی نوێبوونەوەیە تەنها پشتمان بە ئێوەمانان و کادرە دڵسۆزەکان بەستۆ کە چاودێرمان بن و هاوکارمان بن لەم نوێبوونەوەی یەکێتی کە هەمومان خەومان پێوە دەبینی دیارە بەرپرسیارەتەکە زۆر قورسە هەواڵان وابزانین ئێمە بەس کۆنگرەمان کردووە و بەیانێکی لە خەو هەڵدەستین و لە دوای کۆنگرە یەکێتی نوێ بۆتەوە نەخێر یەکێتی وا بە ئاسانی نوێ نابێتەوە یەکێتیمان بە تەدریجی بە چەندین ساڵ بەو هەموو کێش بە کێشە و بەزم و ڕزمەی ناوخۆمان گەیاندە ئەمڕۆ بۆیە ناتوانین ئێمە بە مانگێک و دوو مانگێکێتی بکەینەوە سەر شارڕێی خۆی بەڵام دڵنیام ئەگەر ئیرادە هەبێت کە لە ئێستادا من دەبینم ئیرادەیەک هەیە و فرسەتێکی زێڕین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەخساوە کە سەیری حیزبەکانی تر دەکەم هیچ کەسێک لە شۆڕش گێرتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان نابینم هیچ کەسێک بە خەمتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان نابینم هیچ کەسێک خاوەن شەهید بە قەدەر یەکێتی نیشتیمانی کوردستان نابینم بۆیە فرسەتێکی زێڕین لەبارە ئەگەر ئیرادەمان هەبێ یەک و یەکگرتوو بین واز لە تەکەتول و تەکەتول بازی بێنین واز لە خۆخۆری بێنین دەست لە ناو دەست بۆی لە کۆنگرەی داهاتوو ڕووسپی بەردەمی کەسوکاری شەهیدەکانمان بین پەنجەی تۆمەتمان بۆ درێژ نەکەن بڵێن داوەشێن بۆ واتان کرد لە یەکێتی من دڵنیام من وەکو خۆم و هەواڵەکانیشم بەڵێنمان داوە خزمەتکار بین ئەم جارە سەرکردایەتی پشمێرز و کورسی نەبین خەڵک ئەوەی لێمان دەوێت زۆر جار وازان خەڵک ئیمتیاز دەوێت ڕاستە خەڵک ژیانی دەوێت و واجبی سەرشانی ئێمە لە حکومەت ژیان بۆ ئێوەمانان بۆ کەسوکاری شەهید بۆ میلەتەکەمان بە ئام دابین بکەین بەڵام زۆر جار خەڵک بە مجاملەیەک بە مەرحەبایەک خەڵکە سادەکەی ئێمە لە لادێکان بە چوونە ماڵەکەی و چاخواردنەوەیەک لەگەڵی دوو قسەی خۆشی بۆ بکەیت زۆر جار قەناعەت دەکات خەڵکێکی مقنعمان هەیە بەڵام وەکو باسم کرد ئێمە زۆر دابڕاین لە خەڵکەکەی خۆمان و دابڕانمان وای کە یەکێتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە بڕوا چکە یەکێتی هەڵقڵاوی ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو و ئینسان ئەگەر لە ڕابردووی خۆی هەڵگەڕێتەوە وای لێ دێ هەواڵان کوردستان بە قۆناغێکی زۆر مەترسیداردا تێپەڕ دەبڕێت دەیبینن ڕۆژانەیەوە سیاسیەن کێشەیەکی زۆر هەیە ئابووریەن کێشەیەکی زۆر هەیە کێشەی تەندروستیشی هاتوۆتە سەر خۆتان خۆشحاڵم کە ئێستا دەبینم زۆربەتان خۆتان پاراستووە کارێکی باش دەکەن چونکە تاکە ڕێگە چارە بۆ ئەو نەخۆشیە خۆپاراستنە ئێمەش لە دوای کۆنگرەوە 6 مان کەرەنتینەی سیاسی کراین خۆتان ئەزانن حەزمان دەکرد ئەم کۆمونەی 6 مان پێشتا کرد بامان بۆی ئێستا 10 هەنگاو لە پێش ئێستا باین بەڵام خۆتان دەزانن قسە و قسەڵۆک زۆر دەکرا دەیانگوت یەکێتی کۆڕۆنا بڵاو دەکاتەوە یەکێتی وا دەکات نەمان دەوێرا لە ماڵەوە بێنە دەرەوە دوو پۆستیان لەسەر دەکردین لە تەلەڤیزیۆنەکان دەیانگوت فڵان کەس وای کردو کۆڕۆنای هێناوە وای کردووە دانمان بە خۆمان داگر لە پێناو سەلامەتی خەڵکەکە و بۆ ئەوەی پابەند بین بە ڕێنمایەکانی کە دەردەچوو لە وەزارەتی تەندروستیەوە 6 مانگێک تقریبا خۆمان نیمچە کەرەنتینە کرد و تەنها کاری خێرخوازی و هاوکاری کەرتی تەندروستیمان کرد ئەوەی کە پێمان کراوە جمجۆڵی سیاسیمان بە شێوازێک لە شێوازەکان ڕاگرت لە شاری قەڵاومنارەوە دەستمان کردووە بە یەکەم خۆناغی سەردانەکانمان کە بڕۆین و لە هەر شار و شارۆچکەیەک 4-5 ڕۆژ بمێنەوە بۆی بتوانین سەرجەم تین و توێژەکان ڕێخستنەکان ڕێکخراوەکان پێشبەرگەدێنینەکان کەسوکاری شەهید و حتا ئەگەر بکرێ هەندێک کەسایەتی لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی ڕۆشنبیر ببینین بۆی ڕوئیای نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لە دوای کۆنگرەی 4ەوە شێوازی کارکردنمان لە دوای کۆنگرەی 4ەوە بۆ خەڵکەکە ڕوون بکەینەوە و دوای ئەوەی کە ئەو سەردانانمان تەواو کردووە بە فعلی ئەو بەڵێنانەی کە داومانە ئەو وتارەی کە هەڵمانگرێتەوە وتاری نوێبوونەوە بە فعلی ئێمە بێین لە سەرجەم سێکتەرەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پیادەی بکەین زۆر جارێ بە گلەیی دەکەین ئەڵێن پارتی وا دەکا لەگەڵ یەکێتی وا دەکا ئێمە پێشەوەی گلەی لە پارتی بکەین باسم کرد دەبێت گلەی لە خۆمان بکەین برادەرینە یەکێتی ئەو هێزە بوو کە دوژمن بە ناوهێنانی لەبەری دەلەرزی بەڕاستی ئەوەی بەسەر خۆمان هێناوە خۆمان بەسەر خۆمان هێناوە برادەرینە کەس زاتی ئەوەی نەدەکرد جاران وا لەگەڵ یەکێتی بکا وەڵام ناکۆچیەکانی نێو خۆمان وای کرد ئێمە گەر یەک و یەکگرتوو بین دڵنیابن کەس داتوانێ ئەومان بەرامبەر بکە بۆیە دەبێت گلەیەکان ڕوو لە خۆمان بێ و لە هەڵەکانی ڕابردوومان فێر بین و بۆی ئەگەر دەمانێت سیاست بکەین بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاست لە سلێمانیەوە ناکرێت
من پێشمەرگەی دێرین بڵێم کاکە تۆ بڕۆ ئەم شەڕم بۆ بکە خۆم لە سلێمانی دانیشتم لە پشتی مێز و کورسیە و چاوەڕوانم لە بادینام ئەندام کرد ئەم شەڕم بۆ بکە نەخێر ئەوە ناکرێت سیاست وە ئێمە دەبێت بە سیاسەتی خۆمان دابچینەوە و وەکو باسم کرد سەرکردایەتی پشت مێز و کورسی نەبین بە فعلی خۆمان تەواجودمان هەبێ لە پایتەختی هەرێمی کوردستان کە بە خوێنی ڕۆڵەکانی یەکێتی ئازادکرا قەت لە بیرمان نەچێت خێر ئێستا ببین تەسلیمی خەڵکی تریکەین خێرە ئێرە چۆڵکەین سەنگەر چۆڵکەین بڕۆین لە سلێمانی و لە قەڵا جوانان و دواییش بڕۆین بۆ ماوەت وردە وردە پاشەک شە بکەین زاخۆ چێ لێ بوو پێشمەرگەی یەکێتی نەبوو لەوێ خەباتی دەکرد بۆ ئامان لێهاتووە بۆ چۆڵەکەین بۆ خەڵک باس دەکەن دەڵێن یەکێتی دەوێت دوو ئیدارەی بکە بە خەونیشیانەوە نایبینین لەسەر دەستی یەکێتی ئێمە تازە بە تازە گەرم دەبین بینەوە زاخۆ و سنتەری بڕیاردانمان بینینەوە هەولێر لێرە سیاسەت بکەین کوچە و خۆڵانەکانی هەولێر بگەڕین ئێمە بە تەمای دوو ئیدارەی نین برادەرینە ئەمەیەکی دەڵێن پروپاگەندەیە ئێمە داوای شتێکی ترمان کردو لا مەرکەزی ئیداری و مالیە بۆ هەرێمی کوردستان کە دەسەڵاتەکان شۆڕ بێتەوە بۆی فەلاحێک لە هەڵەبجەوە پێویست نەکات دوور هەفتە بێت لە سەیتەرە ڕایگرن بێت ئیمزای بکات لێرە نەخێر با لای مەحافز لە سلێمانی لە دوهۆک ئەینن شت لە زاخۆ ئەینن شت دەسەڵاتەکان دابشکرێن نەماوەتە دوو ئیداری دروستەکەین ئێمە لە هەولێرین هاتوین پەیامێوەتان پێ بڵێن کە ئێمە دێینەوە هەولێر ئەو کۆشکەسپی کە جەنابی مانجلا دروستی کرد وەکو پێویستی ئیسفادەمان لێ نەکردووە دەیکەنە سنتەری بڕیاردانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرەوە سیاسەت دەکەین دەچینەوە دووهۆک و زاخۆ لەوێوە سیاسەت دەکەین ئەگەر بە فعلی بەتەمای ئێمە یەکێتی نوێەکەینەوە نوێبوونەوە دەبێت بێت لێرەوە دەست پێ بکات سنتەری بڕیاردان دەبێت لێرە بێت حکومەت لێرەیە پەرلەمان لێرەیە قونسوڵخانەکان لێرە ڕێکخراوەکان لێرەن بۆیە دەبێت ئێمە قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان بێنینەوە بۆ هەولێر بیبینە بادینان بۆی چیتر چاڕوانی ئەندامکردێکی قوربەسەر جاران شتێکە بۆ هەمووی نەخستە ئەستۆی ئەندامکرد خەتای ئەندامکردە چیتر ئێمە ئەندامکردی قوربەسەر ڕوبەڕووی ئەو هەموو دژایەتێکی یەکێتی دەکرێت نەبێتەوە گلەی دەکەین دەڵێن کادرەکانمان غەدریان لێ دەکرێت ئێتەبعەن لێرە غەدریان لێ دەکرێت لەبەرەی خۆمان ئێمە لە سلێمانی دانیشتوین ئێتەبعەن تۆ کادرێکت بەرداوە لێ قوربەسەرە پشت و پەرانین لە بادینان هەر خراپتر هەر کەس فریای ناکرێت خۆمان تەواجودمان نەبێ لێرە تەبعەن غەدری لێکرد با خۆمان تەواجودمان نەبێ لێرە پیاو هەیە دەست بۆ کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرێ خەتای خۆمانە بۆیە ئەڵێم هەمووی یەقەی خۆمان بگرین ئێمە پێشەوەی لەیلا خەڵکی ترکەین خەتای خۆمانە ساحەکەمان چۆڵ کردووە و کەوتونێتە بۆڵەبۆڵ وەک ڕۆژانە وڵە ئەوان کە بەرامبەرمان غەدریان لە کادرەکانی ئێمە کرد نەخێر خەتای خۆمانە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین خاوەنی ئێوەمانانین خاوەنی هەزاران هەزار شەهیدین و ئەبێ لە زاخۆ بە خانەقین بەی خۆمانی بزانین خۆمانی بە ساحێ بکەین من دڵنیاتان دەکەمەوە لە دوای کۆنگرەوە بڕیارمان داوە هەر دوێنێش دێرە من بەڵێنمدا بە مەکتەبی ڕێخستن و بە مەڵبەند و بەڕێکخراوەکان کە وەکو هەنگاوی یەکەم ئێمە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان مەکتەبی پەیوەندیەکان و بە کاک بورهانیشمان وتووە دەبێت نیوەی مەکتەبی دێرینەکان بێنێتەوە لێرە لە شاری هەولێر بێ و خۆشمان ئێمە وەکو سەرۆکایەتی وەکو مەکتەب سیاسیەکان تەواجودمان هەبێت لێرە بە هەفتە و بە مانگ بمێنینەوە لێرە فریاب بکەوین ئێوەمانان ببینین کاتێکی زیاترتان لەگەڵ بەسەربەرین بۆی زیاتر لە ئێش و ئازارەکانتان تێبگەین کۆمیتە ببینین مەڵبەند ببینین کەسوکاری شەهید ببینین دوای ئەوەش لە دەرەوە یەکێتی خەڵک ببینین هەواڵان ئێمە بوونێتە حیزبی دەنگدەر ئێستا دەنگدان ئەڵێ پارتی 45 کورسیە یەکێتی 20 کورسی خەڵک بەوە حسابمان بۆ دەکات ئێمە بمانەوێ بێ منافەسەی 45 کورسی بکەین کە من دەزانم بۆ کورسیانە چۆن هاتوون هەموو شتان ئێوە لە من باشتر دەزانن ئەو کورسیانە چۆن هاتوون بەڵام بە هەر حاڵ 45 کورسی ئێمە بمانەوێ منافەسەی 45 کورسی کەین هەموو ئەوانەی کە عادز بوون یەکێتی نیشتیمانی کوردستان من بچمە ماڵەکەیان و دەستیان ماچکەم و ئاشتیشیان کەمەوە کە دەیکەم ناگاتە 30 کورسی واتە ئێمە دەبێ بیری بۆ چوونی خۆمان بگۆڕین سیاسەتی خۆمان بگۆڕین چۆن دەتوانین دەنجی ئەو خەڵکانەی کە یەکێتی نین بتوانین لە ئینتخاباتەکان تەنها دەنگمان پێ چۆن دەتوانین سەرنجی ئەوانە بە بەرنامەی خۆمان بە پەیرە و پرۆگرامی یەکێتی بە ئیشە باشەکانی یەکێتی ڕاکێشین کاکە نامێت تۆ ببی ئەندامی یەکێتی بەڵام لە کاتی دەنگدان تکات لێرەکەم بەدزیەوە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەبێ بەرنامەمان هەبێ بۆ ئەوە ئەوەش بەچی دەکرێت وەکو باسم کرد بە تەواجودی خۆمان لەسەر ئەرزی واقع ئێمە لێرە بین دوای ئەوەی کە ڕێخستنەکان و پێشبەگەی دێرین و هەموو کەسوکاری شەهید دەبینین سێ ڕۆژ تەرخانکەین کە سایەتەکان ببینین کە یەکێتی نییە مامۆستای ئاینی ببینین خەڵکی ناو بازار ببینین عەرەبانە چیەک بچین دوو قسەی خۆشی بۆ بکەین لە ناو بازار لێرە لەولێر خۆمان دەبێ بچین ئەوە بکەین
قەناعەتی پێ بکەین فەرسەتێکمان بەرێ ئێمە بە هەڵەدا چووین لە ساڵانی ڕابردوو یەکێتیە بوو بەڵام بەداخەوە ئێمە لاماندا لەسەر شارڕێکەکە ئێستا هاتوونێتەوە دەمانەوێت خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بین ئێمە لە پێناو خزمەتکردنی خەڵک دروست بووین دروست نەبووین بۆی ببینە کوێخا بەسەر خەڵکەوە دروست نەبووین بۆی خەڵک بە قوربانی حیزبەکەمان کەین دروست بووین بۆی خۆمان بە قوربانی خەڵکەکەمان کەین و هاوڕێکانتان زیاتر لە 20,000 لە هاوڕێکانتان خۆیان بە قوربانی ئەو ڕێبازە کرد و خۆیان بە قوربانی میلەتەکەیان کرد لە بیرمان نەچێت ئێمە لەو پێناوە دروست بین هەباڵینە بەڵام لە ساڵانی ڕابردوو بەداخەوە خۆمان لە بیر چوو بۆ ئەومان زانی ئێمە دەبێت لە پشتی مێزدانیشین و خەڵکەکە بێتە خزمەتکارمان و دیوەخانماندانەوە نەخێر حیزبایەتی وا ناکرێت چیتر ئەم نوع حیزبایەتیە مۆدێلی بەسەر چووە هەباڵینە من دڵنیاتان دەکەمەوە کە ئێمە بڕیارمان داوە کە بەم شێوازە کار بکەین و ئێوەش دەتوانن چاودێرمان بن هەڵسەنگاندنمان بۆ بکەن ئینشاءڵڵا کۆبوونەوە زوو دەکەین لە هەر کۆبوونەوەیەک حەز دەکەم گۆڕانکاریەکتان بینی بێ پێمان بڵێن وڵایی خەریکە وردەوەدا ئەو قسانەی باسی دەکەن دێتە دی نەک 3 ساڵی تر بینەوە عینەن قەوانتان بۆ لێ دەینەوە و هیچیمان جێبەجێ نەکردبێت نەک جێبەجێ نەکردبێت پاشەکشەمان کردبێت نەخێر چاودێر بن بەسەرمانەوە دەنگتان دلێر بێ ئێوە لە کەس نەترساون دەنگتان دلێر بێ کە غەڵەتمان کرد کە زانیتان بە هەڵەدا چووین هەستە سەر پێ بڵێ کاکە تۆ لاوەری شێخنەجی غەڵەتی تۆ ئەو شتانەی کەوتت هیچی نەکرد بۆی بترسینی ئێمەش تووشی غەڵەت نەبین ئێمە چاوەڕوانی ئەوەتان لێ دەکەین دیارە وەکو باسم کرد هەرێمی کوردستان بە قۆناغێکی بەترسیدار و هەستیاردا تێدەپەڕێ و کێشەی سیاسی هەیە کێشەی ئابووری هەیە کێشەی تەندروستی هەیە ئێمە لە حکومەتی بەشداری لە حکومەت برادەرینە هەر کەموکورتێک هەبێ لەم حکومەتە خەڵکی خەیەکێتیش دەکرێت نەوت بدەزرێ ئەڵێن شەریکە دز کەموکورتی هەبێ ئەڵێن شەریکە کەموکورتی بەڵام ئایا بەفعلی ئێمە بەشداری لەم حکومەتە من پێم وانییە بەڕاستی پێم وانییە ئێمە بەفعلی بەشدار بین لە پێناو ئەوەی بەشدار بین لە حکومەت گۆڕان خێرا پێشەمە بکێ ئەوان نەچن ئەوەندە وەزارەتە بەڵگە ئێمە هاتووین بەشدار بووین بەڵام ئەوەی دەیبینین حکومداریەکی عادل نییە بەڕاستی بەفعلی ئێمە بەشدار نین لە حکومەتە ڕاستە وەزیرمان هەیە مەدیر عاممان هەیە بەڵام کە دەبینین دەسەڵاتەکان قۆڕ کراوە و بڕیاری تاگلایانە نەدەدرێت و ئەمە نابێتی تریشێکی نیشتمانی کوردستان قبوڵی کە ئەمە مانای ئەو نییە بەدەمانێت شەڕی براکوژی خوا نەخواستە جارێکتر نەفرەت لە شەڕی براکوژی هەر جارێک هەڵوێستێک وەگرین خەڵک بترسێنێ بڵێن کاکە مەکەن شەڕی براکوژی نەخێر وەڵا ئێمە جارێکتر ئامادەنین لولەی تفەنگانمان بە ڕووی هیچ کوردێکە لە هیچ پارچەیەکی کوردستان ئێمە ڕووی لولەی تفەنگانمان ڕوو لە کوردی تر بکەین ئەبێ عیبرەت لەوەی ڕابردوو وەگرین بەڵام خۆ دەبێ هەڵوێستی سیاسیمان دیار بێ خۆ دەبێ بەشتە خراپەکان بڵێن نەخێر ئەگەر ئێمە بە ئاخبووری سەر بەخۆمان وتمان نەخێر مەیکەن ئابووری سەر بەخۆ ئەو نەوتە دەرمێنن لە بەغاوە سەتا حەفدەمان بۆ دێ 23 مانگ مەعاشەکانمان داهاتە ماڵەوە بۆمان هەفتەیەکی مابوو بۆ سەریمان ئەگەر وتپامان نە ئەو کاتە ئێستا ئێمە تووشی ئەم هەموو کێشە و بێموچەیە نەدەبووین ماڵی میلەتەکەمان وێران کرد ئەگەر بە ڕیفراندۆممان وتپا کاکە کاتی نییە ئێستا ئێمە لەگەڵ ڕیفراندۆمی ئەوە دروست یەکێتی نیشتیمانی کوردستانە هیچ کەسێک پێش یەکێتی ئەم دروستمەی بەرز نەکردوێتەوە کە سەر بەخۆ بین ئێمە بەڵام کات و ساتەکەی ئەگەر گونجاو نەبێ ماقولە تۆ ئەو مجازەفە گەورەیە بە مەسیری ئەم میلەتە بکەی کردیان و بەهۆی کێشەکانی ناوێژێتی و ئێمەش سەرمان بۆ لە خاند و 150 خاچی کوردستانمان لە دەستدا بازەکەی ئێستا کەرکووچەکان و خانەقین و شنگالەکان دەدەن با چیتر بەس بێ ئێمە سەر نەلەقێنین بۆ ئەم هەموو بڕیارە سەقەتەی کە دەدرێن شتێک باش بوو ئەگەر پارتیش کرد بێتی دەستخۆشی لێ بکەین لە پارتی دیموکراتی کوردستان دەستت خۆش بێمە لە خزمەتی میلەتەکەمانەیە ئافرین بەردەوام بە شتێک خراپ بوو لە بەرژەوەندی میلەتەکەم نەبوو ئەبێت دەنگ هەڵبڕین برادەرینە نابێت سەر بلەقێنین چیتر وا خەریک هەموو دەستکەوتەکانی کە ئێوە تەمەنی خۆتان لە پێناو سەرف کرد وا خەریکە بە ئاویدا بێت ئەم برادەرانە نابێت چیتر دەبێت دەنگ بەرزکەینەوە بڵێن کاکە ناکرێت چیتر ئێوە مەسیری ئەم میلەتە هەر ڕۆژ و بەدار و بەردێکمان دادەن خەڵکەکە سەکەت بوو بەسە خەڵک لێمان نەڕازیە خەڵک لێمان ڕاپەڕیوە لە سلێمانی مزارەمان لێکە ناحەقیان نییە لەبەرێڵێن ئێوە شەریکن لە حکومەتە ئێوە لە حکومەت بەشدارین بۆ دەنگەڵ نابڕن بۆیە ئێمە لە دوای کۆنگرەوە حەقا ڕێگەرە دەین ئەو تۆزە ئومێدەی کە ماوە ئەو تۆزە ئومێدەی کەم دڵنیان لە دڵی هەمووتانە هەیە دوو دڵیشم بەڵام ئومێدێکتان ماوە لە دوای کۆنگرەوە یەکێتی بەرەو نیێبوونەوە بڕوا بەرەو هەڵستانەوە بڕوا بە ئەو تۆزە ئومێدەش نەکوژین برادەرینەوە هەڵوێستمان هەبێت خۆ نامان خۆن کاکە خۆمەتەمانی شەڕ بکەین شەڕی داکوژین
هەڵوێز بەرەگری لە پەرلەمانە لە حکومەت هەڵوێز بەدەگی بە دڵمان نەبێ دەینە سەر تەلەڤیزیۆنەکان خەڵکینە ئێمە ئەم بڕیارەمان داوە ئەمە لە پێناو کۆمەڵانی خەڵک داماوە هیچ مەسلحەتێکی تیان نییە پارتیە گۆڕانە جێبەجێی ناکات با بۆ خەڵکی ڕوون بکەینەوە کاکە ئێمە چێ خەتابارە ئەینا چیتر ئامادەنی من پێ بڵێن درس کاکە بۆ دزم دینارێکم نەدزی من بۆ دزم کاکە بۆ بمە شەریکە دزدەیکی خۆڕایی لە پێناوەی 6 وەزارەتمە بێ لە حکومەت باسی چاکسازی دەکەن کاکە ئێمە هەمومان لەگەڵەوەی چاکسازی بکرێن ناڵێن فرت و فێڵ نەکراوە بەڵام چاکسازی لە موچەی پێشبەرگەی دێری نەکرێت یان چاکسازی دەبێت لە بۆڕە نێوتەکانەوە دەست پێ بکات چاکسازی لە نەوتی عینزالەوە دەست پێ بکات چاکسازی لە سنوورەکانەوە دەست پێ بکات چاکسازی لە ئیتفاقی بینی ئێمە و تورکیا دەست پێ بکات 50 ساڵە کە کەسمان چاومان پێ نەکەوتووە وەڵام پێشبەرگەی ئێمە 300,000 بەبێ بیکەنە 200,000 چاکسازیمان کرد شعارێکی گەورەیان هەڵکردووە و هەموو ڕۆژێ بە دموچاومانی دادەنەوە ئێمە ئاڵای چاکسازیمان هەڵکرد نەخێر ئێمە لەگەڵ دانیشتەکانمان لەگە پارتی هەر بۆیش دانیشتەکانمان تەخیر بە برادەرینە ئێمە پێیان دەڵێن کاکە ئێمە ناچین لە ژێرباری موچەبڕینی خەڵک بەسەر چاو وەرە داهاتەکەت ڕوون کەرەوە بۆ خەڵک عەقدی کۆمپانیاکان بێنە بۆ ناو پەرلەمان نەوتەکەی عینزالە بێنە بۆ ناو پەرلەمان سنوورەکان بێنە بۆ ناو پەرلەمان بۆ خەڵکی ڕوون کەرەوە داهات یاریبی کوردستان $500 کە ڕوون بوویەوە لای خەڵک من دڵنیام لای ئێوەش کە هیچی نادزرێ ناخرێتە گیرفانی بەرپرسەکانەوە ناخرێتە گیرفانی حیزبەکانەوە داهاتەکە تەنها $500 150 موچە کەشتان ببڕن ئێوە قەناعەت دەکەن چکەڵێن تەواوە هەر ئەوەندەی هەیە کوردستان ئێمە خۆمان هەموو ژیانمان لە پێناو ئەم ئەزبوونە سەرکردو مادام $500 هەیە کوردستان ئێمە ڕازی بۆی موچەکانمان ببڕن بەڵام وەڵایی حەق نییە ڕازی بن بۆی کە ئێستا موچەکانتان ببڕن ئەگەر شەفافیت نەبێت لە داهات نەک لە خەرجی تۆ وەرە داهاتەکە ڕوو کەرەوە بۆ خەڵک کە شەفاف بوو ئەو کاتە دێنە سەر ئەم مەنەسەیە من ئێوە کۆ دەکەم وەڵام هەواڵینە قەناعەتی تەواوم بەوەیە کە تەنها $500 هەیە کوردستان ئەو ئیبراهیم خەلیلمان هێناوەتەوە ئەوە بۆ ڕێنەوتەکەمان هێناوەتەوە ئەو عینزالە هەمووی کردوێتی $500 بۆیە دەبێت موچەکەی ئێوە ببڕیت کاتان لە یەکەم قبوڵی کەن لە بەڕێی کوردستان هیچی تری نییە بەڵام من ئێستا ئەوەتان پێ ناڵێم من ئێستا پێتان دەڵێم ئێوە دەبێت زەخت بکەن کە چاکسازی لە داهات بکرێ پێشەوەی لە خەرجی بکرێت پێشەوەی بێن سەر جولاکی موچەکانی ئێوە ببڕن بابێن چاکسازی لە داهات بکەین ئەمە برادران ئێمە بەتەمانین پارتی لەناوبەرین پارتیش بێمە لەناو ناچێ و نیازیشمان نییە پارتیش ناتوانێت یەکێکی دژمانی کوردستان لەناوبەرێ ئێمە دەتوانین ئەم وڵاتە بەیەکەوە بەڕێوەبەرین بەڵام شاگردیمان قبوڵ نییە چیتر شاگرد نابین کاکە شاگرد بین لە ماڵی خۆمان شاگرد دەبین نام شاگردی ئێوە بکەم ئەگەر بە فعلی لە کاتی کێشەکان بەرپرسیارەتی گەورە دەکەوێتە سەرشانی من دەمەوێت ڕۆڵم هەبێت لە حکومڕانی ئەم وڵاتە ناکرێت بەرسەر بلەقێنم بە هەموو ئەبیش و کارە سەقەتانی کە تۆ دەیکەی نەخێر دەبێت ڕۆڵم هەبێ یەکێتی نیشتمانی کوردستان سەنگی هەیە یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی ئەمە زبوونەیە تۆزە خۆمان ڕاستەکێنین دڵنیام حکومڕانی لەم وڵاتە بەبێ یەکێتی نیشتمانی کوردستان ناکرێت بێ ئەوەی فیشەکێکیش بتەقێنین دڵنیاتان دەکەمەوە ئێمە کەم نین خاوەنی ئێوەی بۆی دڵنیاتان دەکەمەوە ئێمە لە کۆبوونەکانمان لەگەڵ پارتی جەخت لەسەرەوە دەکەینەوە قوربان ئێمە لەگەڵ چاکسازین کادری یەکێتی وا فێرکراوە کە دەست و داوێن پاک بێ ڕێبازەکەی یەکێتی وا فێری کردوین دڵنیان لەگەڵ چاکسازی بەڵام چاکسازی وەرە لە شتە گەورەکان بیکە ئەو جاوەرە سەر موچەی خەڵکو و شتی تر بۆیە ئێمە بەتەمای لە کۆبوونەکانمان لەگە پارتی ئەم شتانە باسکەین و باسی لامەرکەزیەتم کرد کە لامەرکەزیەت بۆی دەسەڵات دابەزێنرێ بۆ شار و شارۆشەکان خەڵک پێویست نەکا بۆ ئیمزایەک 2 هەفتە لە سەیتەڕە گلی بدەنەوە بێ ئیمزاکەی بکەوە سوکایەتی پێ بکەن ئەمانە لە قازانجی بلێتەکەمانە ئەمانە لە ئەساسیاتی گفتوگۆکانمان دەبن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەم ڕۆژانە شتێک ڕوویدا لە پەرلەمان گوایە یەکێتی بایکۆتی کردو یەکێتی بایکۆتی نەکردو یەکێتی داوای کرد کە کۆبوونەوە نەکرێت تا کۆبوونەکەی پارتی یەکێتی دەکرێت چونکە زۆر مەوزوعی تر هەیە دەمانێت لەگەڵ پارتی باسی بکەین کۆی پرسەکان دەمانێت لەگەڵ پارتی باس بکەین و بگەینە نەتیجەیەک قەناعەتمان پێبێ بۆی بە پارتی بڵێن بەسەر چاو ئێمە شان دەدەینە بەر ئەمریکا قورسە چونکە سەر شانمان داوەتە بەرێ بەڵام لە دەستکەوتەکانە بێبەشین لە هەموو شکستەکانیشا بەسەر یەکێتی نیشتمانی کوردستانی دەهێنن بۆ کاکە بۆ ناکرێت حکومڕانی وا ناکرێت چیتر من نامێت زۆر سەرتان بێشێنم بەڵام دەمەوێت دووبارە داواتان لێ بکەم کە
زۆرتان تەحمل کردووەوە دەتانبینم هەمووتان زۆربەتان لەو خەڵکە تێکۆشۆرن کە هەموو تەمەنی خۆتان لە پێناو ئەم حیزب و ئەم ئەزمونە سەرف کردووە ئێمە تازەین لە سەرکردایەتێ وەکو باسم کرد 6 مانگ بەسەر کۆنگرەیە تێپەڕیوە و 6 مانگی ژەمە لە ژوورەوە بووین بەڕاستی نەمانەتوانی سیاسیەن کەرنتی نەکرا بووین ئەمە یەکەم جموجۆڵی حیزبی ئێمەیە کە لێرەوە دەستمان پێکردو لە شارەکانی تر ئیدامەی دەبێ چاڕوان دەکەین ئێوە 1-2 مانگ بە تەحمل بن لەگەڵمان تازە دەستان هەوا ئازانم ئەمڕۆ دوای کۆنگرێ بەڕاستی خۆم دوێنێ دوای کۆنگرێ یەکەم ڕۆژی دوای کۆنگرەیە فرسەتێکمان بنێت تۆزێک مناوەرەی سیاسی بکەین ئێمە داوای پشتیوانیتان لێکەین کە پشتی حیزبەکەتان چۆن لە ڕابردوو بەرنەداوە پشتی ئێمەش بەرمەدەن لەم فترەیە لەگەڵمان بن پشتیوانمان بن بۆی بەیەکەوە دەست لە ناو دەست ومێد و ئاواتی کە سوکاری شەهید و پێشبەرگەی دێرین و هەموو ئەوانەی کە لە پێناوە حیزبە ڕەنجیان کێشاوە بەدی بێنین هەواڵان بە کورتی من باسی بەغدادتان بۆ دەکەم بەغداد دیارە حکومەتێکی تازە هاتۆتە کایەوە بە پشتیوانی مستەفا کازمی بە سەرپەرشتی مستەفا کازمی ئێمە خۆمان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان یەکسەر پشتیوانیمان لە مستەفا کازمی کرد بەڕاستی چونکە ڕابردوویەکی هەیە لەگەڵ ئێمە لەگەڵ جنابی مافلات کەسێکی شۆڤێنی نییە کەسێکی نووسەر و ڕۆژنامەنووس و ئەوانە بوو پشتیوانیمان لێ کردووە لەبەرەوەی هەستمان کرد حکومەتەکەی ڕابردوو وردە وردە میلیشیات دەستی بەسەر هەموو جومگەکانی ناو حکومەتەکەدا گرتبوو و ئەوە لە قازانجی ئێمە نەبوو بەڕاستی دەمانبینی وردە وردە خەدر دەکرێت لە ناوچە دابڕێنراوەکان لە کوردەکانی ئێمە لە خانەقینە و بیگرێتە شەنگال و گەرمانە زیاتر بە هێزبان عێراق بەرەو کارەسات دەڕۆیشت بۆیە پشتیوانیمان لە حکومەتەکەی کازمی کردووە و باوەڕمان وایە کە ئەگەر کازمی ئەو قسانەی کە لە دڵیدایە کردوویەتی هەنگاوی بۆ بنێ بە فعلی و حەسری سیلاح بکە لە دەستی دەوڵەت و ئەو چەکدارانەی کە لە خارجی قانونن بتوانێت کۆنتڕۆلیان بکە ئێمەش دەستورێک هەیە لە عێراق کە پێم وایە لەم کاتەیە زەمانەترین شتە بۆ ئەم ئەزموونەی هەرێمی کوردستان و بۆ میلەتی کورد بۆیە هەوڵ بدەین حکومەتەکەی مستەفا کازمی سەرکەوێ و هەوڵ بدەین ئەو دانووسانەی ئەمریکا و عێراقیش سەرکەوێ بۆی بتوانین لە ڕووی ئابووریشەوە ئێمە ئیستفادە بکەین چونکە کێشەی ئابووری گەورەمان هەیە کێشەی ئابووری گەورەمان هەیە جگە لە کێشەی ئەمنی و کێشەی سیاسی کێشەی ئابووری گەورەمان هەیە دەتوانین ئێمەش ئیستفادەی لێ بکەین و وەکو باسم کرد ئەگەر حکومەتێکی مەدەنی بێتە سەر حکم لە عێراق کە بە مانگێک و دوو مانگ نابێ ئێمەش دەتوانین لە ژێر سایە ئەو حکومەتە مەدەنیە لە ڕێی کاری پەرلەمانیەوە شەڕی دەستوری خۆمان بکەین و ئەو مافانەی کە بە مستحقی خۆمانی دەزانین ئێمە لە ڕێی پەرلەمانەوە داوای بکەین چونکە ئەو دەستورە جنابی مام جلال و کاک نەشیوانیش بەشدار بوون لە نووسینەوەی و عمقی استراتیژی ئێمە دەبێت بەغدا بێ برادەرێن شەرم نەکەین لەوەی بە قسەی هین بڵێ وەڵا ئەوانە چوون لەگەڵ عێراق ئێمە بەشێکی لە عێراق خۆتان کۆبوونەوە دەکەن ئاڵایەکی زلی عێراقیان لە پشتی سەریانەوە هەڵداوە پێشمەرگەیشی قوربەسەریش لە خانەقین ڕوبەڕووی جێشی عێراقیان کردووە تۆ ئەڵێن تۆ نابێ ئاڵای عێراق هەڵدەی بەس ئاڵای کوردستان لە چای عەسکەر عێراقێکی ڕاکە بۆ کاکە بۆ کوڕی خەڵک بە کوشتە دەنێکی خۆڕایی ها ئاڵاکەی پشتەری خۆتان داگرن یەکەم جار ئەو جا بۆ کوڕ فەقیرە وا بڵێن شەرم مەکەن ئێمە بەشێکین لە عێراق وا ڕۆژانە وەفتمان دێ و دەڕوا دەپارڕینەوە موچەکەمان بۆ دابینکەن مافمان بۆ دابینکەن شەڕی وەزیر و مدیر هینەگەکە قامێکەکەن لە بەغدا عمقی استراتیژی ئێمە تاران نییە کاکە عمقی استراتیژی ئێمە تورکیا نییە ئەنقەرە نییە ڕاستەمانە دراوسێمانە بەڵام کاکە شەڕی ئێمە لە بەغدایە قوتی ئێمە لە بەغدایە هیچ شەرمی نابێت بەم قسە و هینانە باوەڕ مەکەن کە لە ڕووی میدیاکانیانەوە هەر کاتێک ئەمەلیەیە کراوە لە بینی پێزی پێشمەرگە و هین لە دیالە 10 کیلۆمتر هێزی پێشمەرگە چۆتە پێشەوە 10 کیلۆمتر لە 2030 ئێمە چاومان بێ نەکەوتووە هاتن هەڵواشی ئەلامیان دروست کرد یەشەتی خاکی فرۆش خاکی بە چێمان فرۆشگاکە بە تورکیا بە ئێرانمان فرۆشتووە لەگە حکومەتی عێراق حکومەتی خۆمانە لەوێ هاتوین ئەو جادانە کۆنتڕۆڵکەی ئەوان چوونەتە ئەو بەرەو ئێمە هاتوینەتە ئەو بەرە 10 کیلۆمتر چوینەتە پێشەوە هەڵواشی ئەلامی بۆیە کاتان لێکم ئەمن و ئەقسانە تەسیرتان تێنەکە زۆر لە ڕێی ئەلامەوە هەوڵەدەن یەکێتی لەکەدارکەن هەوڵەدەن ئێوە بێ ئومێدکەن لە یەکێتی ئومێدتان هەبێت دڵنیاتان دەکەمەوە یەکێتی ڕوو لە هەڵکشانە ڕوو لە هەڵستانەوەیە بە بیر و باوەڕی تەواوە هاتوونێتەوە کە خۆمان بکەینەوە بە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان من وابزانم زۆر قسەم کرد بۆی مەجالێک دەم هەم بە ئێوەمانان هەمیش بە برادران ئەگەر قسەیەکی تریان هەیە زۆر خۆشحاڵ بووم
و دووبارە داواتان لێ دەکەم کە چۆن تەحمل و سەبرتان کردووە چەندین ساڵە ئەم دوو سێ مانگەش بۆ ئێمە فرسەتێکمان بنێ سەبر و تەحملتان هەبێ لەگەڵمان من پاڵپشتمان من بۆی بتوانین حەقی ئێوە و حەقی خەڵکی تریش بسەرینەوە نەیەڵین حەقتان بخرێ و زۆر سپاستان دەکەم و مەمنون.